ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ جەژن و بۆ نەو بەسەربردنی پشوەکان ڕویان لە وڵاتانی جیان کردووە بە شێوەیەک کە فڕۆکەخانەکان جمعیان دەهات لەو گەشتیارانەی بۆ گەشت ڕویان لە دەرەوەی هەرێمی کوردستان دەکرد. ماوەی 2 ساڵە قەیرانی دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. کورسات نیوز لەم راپۆرتەدا دەوێت بزانێت ئایا قەیرانەکان بۆتە هۆی ئەوەی بە ڕێژەیەکی بەرچاو گەشتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم بکات؟ هەژار هۆشیار بەڕێوەری چالاکی لە کۆمپانیای ئەزمەر ئێر وەڵامی ئەو پرسیارەمان دەداتەوە. ئێستا زیاتر ڕۆکەنە دوبەی و زیاتر ڕۆکەنە وڵاتی مالیزیا، چونکە لەبەرەوەی کە مەسە بۆمە مالیزیایەکە لە وڵاتانەی کە پێسی بە ڤیزە نییە، ینی و گروپاتی سیاحی زۆر لەسەری کراوە و داتاکانیش ئەوە پشتڕاستەکەنەوە، ینی کە لە 26 مانگەوە تاکو ئەم کاتێک قسە دەکات وایەکەم هەم تورکیاش و هەم گەشتکردنیش بۆ دوبەی و بۆ وڵاتی مالیزیا بە ڕێژێکی بەرچاو زیای کردو. ئامارەکان لە 26 مانگەوە وات نیشانەیە کە هیچ فڕۆکەیەک لە 100 نەفەر کەمتر گەشتیاری لەگە خۆیان نەبردو، ینی لە 100 نەفەرەوە بردوێتی، هەم بۆ تورکیا بێ، هەم بۆ دوبەی بێ، هەم بۆ دۆحە بێ کە لە ڕێی دۆحە گەشتەکان بۆ مالیزیا. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە ساڵانە ئامارەکانی گەشتکردن دەخاتە ڕوو کە بەپێی ئامارەکانیان ساڵ بە دوای ساڵ ڕێژەی گەشتکردن و هاتن و ڕۆیشتن ڕوو لە زیادبوونا، کە ئەوەش سەلمێنەری ئەو ڕاستیەیە قەیرانەکان ڕێگر نین لە بەردەم گەشتیاراندا. ئەگەر قەیرانی دارایی تا ئیسە شەوێ لە هەرێمی کوردستانە خەڵکانێکی زۆر هەیە کە سەفەر ئەکا ئەگەر بێتەوە بۆ هەرێمی کوردستان یا لێرەوە سەفەرکا بۆ دەرەوە. لەم مانگەدا خەڵکانێکی زۆر هەیە سەفەرەکەن بۆ دەروی وڵات بۆ بەسەربردنی کاتەکانی سەری ساڵ. ژمارەکان ئەوە ئەگەیان کە قەیرانی دارایی کاریگەری نەبوو لەسەر ئەو کەسانی کە سەفەرەکەن، چکۆ ئەو کەسانی کە سەفەرەکەن زیاتر بۆ گەشت و گوزارە چن، هیچ ئەگەر گەشت و گوزارکە بە بێگومان ئەوە ئیمکانیەتی دارایی هەیە. ئەوەی لەم راپۆرتەدا دەرکەوت قەیرانەکان کاریگەری ئەو تۆیان نەبووە لەسەر گەشتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتی جەژن و بۆنەکاندا. ئەمەش ئەوە دەردەخات کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیانەوێت وەک هاوڵاتیانی جیهان بژین و دانەبڕێن لەو جیهانەی کە بەردەوام لە گەشە سەردندایە. هەر بۆیە هاوڵاتیان بە حکومەت دەڵێن دابینکردنی ژیانێکی خۆشگوزەران لە ئەستۆی ئێوەدایە کە لە چاوەڕوانی ئەوەدان ساڵی تازە ساڵی تێپەڕاندنی قەیرانەکان بێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.